پێشساوی بێباوەڕەکان جوان ئەبێ من ئیسلام عن راسي كباس كراو زيب كان. You may see, let's say, you may face so many difficulties when you join Islam in your nation. My name is Fomi Shishi Solange. ناوم فۆمی شیژی سوانشە لە ئەفریقاوە هاتووم و خەڵکی کامیرۆنم. I come from a country which is full of Christianity. هۆکار زۆر بوون کە پاڵنەر بوون بۆ ئەوەی ببن بە مسلمان. بەهێزترین هۆکاریان جیاوازی هەڵسوکەوتی خەڵکی مەسیحی بوو لەگەڵ مسلمانە. لە کاتێکدا زۆربەی خەڵکی وڵاتەکەی من مەسیحیە و بە پێچەوانەوە هەڵسوکەوتی جوانی مسلمانان لێرە لەگەڵ مەسیحی ئەوە بووە هۆکاری مسلمان بوون. To like take the decision to become an Islam. بڕگەی تووشی تاوان و تووشی مەعسیەت و تووشی خراپە. First, I want to thank the few people who never give up on me. بە شێوازێکی گشتی مامەڵەی ئەندامانی ئەم خێزانەی لەگەڵیان دەژیم لە کوردستان بە تایبەتی مامۆستا سادق کە هەڵسوکەوتی مامۆستا لەگەڵ من زۆر جوانتر و باشتر بووە لە هەڵسوکەوت و مامەڵەی باوکی ڕاستەقینەی خۆم. ئەوە هۆکاری مسلمان بوونم بوو کە دەربارەی ئیسلام خوێندمەوە بۆم دەرکەوت ئەوەی کە من بە دوایدا دەگەڕام لە ئیسلامدا هەبوو یان کە بینیم مسلمانان دینەکی خۆیان پیادە دەکەن زۆر جیاواز بوو لە هەموو ئاینەکانی تر. So that prompted me, that moved me to take the decision of becoming an Islam. ئەوانەی غەیری ئیسلام زۆر بەدیقەت زۆر کە مسلمانش ئەبینن یان منطقەیەشی ئیسلام ئەبینن کاریگەری لۆ دەوروبەری خۆ لۆ غەیری ئیسلامیش هەیە و بەڵام کردەوە خراپەکانیشی کە کردەوە جوانیشی نەبی ئەویش تاسیراتی هەیە. There was a gap in me that has پێش ئەوەی شاتمان بێنم و ببمە مسلمان بۆشایەکی گەورەی دەرونیم هەبوو کە بوومە مسلمان ئەو بۆشاییە دەرونیم نەما. ئەو هەست و دڵخۆشیەی لە کاتی شایەتهێنانم بۆم دروست بوو لە هیچ ساتێکی ژیانما بۆم دروست نەبوو هەستم پێ نەکردووە. ئەوەی کە لە وڵاتی من لەسەر ئیسلام و مسلمانان دەوترێ زۆر جیاوازە لەوەی کە ئێستا تیایدا. بۆم دەرکەوت ئەوەی وڵاتی خۆم هیچی ڕاست نییە و کە لەسەر ئیسلام دەوترێ. جیاوازیەکی زۆر لە ژیانما ڕووی داوە پێش مسلمان بوون و دوای مسلمان بوون. پێش مسلمان بوونم هەر شتێکم ڕووبەڕوو ئەبوویەوە بە عەقڵی خۆم چارەسەرم ئەکرد. بەڵام دوای مسلمان بوونم ئیسلام فێری کردم بە پێی بنەماکانی قورئان و فەرموودەکان ڕووبەڕووی ئەو بابەتانە ببمەوە کە دێتە پێشم. پێشتر زۆر تووڕە دەبووم ئێستا زۆر هێمن و لەسەر خۆم. یەکێک لەو سەرچاوانەی کە ڕۆژانە دەمەوێت لێوەی فێری ئیسلام بم تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە تایبەت یوتیوب. You read in Quran, if like I follow things on YouTube, how to like deal with certain things as a Islam. الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. الله أكبر سبحان ربي الأعلى. الله أكبر ربي الكريم. الله أكبر سبحان ربي الأعلى. سبحان ربي الأعلى. Okay, the differences between Christianity, where I come from, and Islam. خەڵکی مسلمان یەکتریان خۆش دەوێ و خەمی یەکتریانە بەدەم یەکەوە دەچن. بەڵام لە وڵاتەکەی خۆم کە مەسیحین ئەو شتانە بەدی ناکرێ و هەرکەس خەمی بەرژەوەندی خۆیەتی. ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام لێرە و لە ناو خەڵکی مسلمان گەرموگوڕی و تونند و تۆڵی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیانە. دوای مسلمان بوونم یەکێک لەو کەسانی زۆر هەوڵم لەگەڵدا مسلمان بێت و قسەم لەگەڵ دەکرد هاوسەرەکەم بوو کە سپاس بەخوا ئەویش مسلمان بووە. یەکێک لە ئارەزوەکانم ئەوەیە کە گەڕام بە وڵاتەکەی خۆم با کەسە نزیکەکانم هاوڕێکانم ڕابگەێنم ئاینی پیرۆزی ئیسلام ڕاستترین ئاینە لە جیهاندا. My country is in my country. لە وڵاتەکەی خۆم ڕێژەیەکی زۆر کەمی مسلمان هەیە بەڵام ئەگەر مەسیحیەک ببێتە مسلمان ئەوا دەکەوێتە بەر توانج و ڕخنە و چەندەها لەمپەر و بربەست
لە وڵاتی ئێمە دەنگۆیەک بڵاوە وا بیر دەکەنەوە کە مسلمانەکان پێغەمبەرەکان دەپەرستن و دەبێت مرۆڤ بکەن بە قوربانی. بەگشتی ئەوەی کە لە وڵاتەکەی خۆم لەسەر ئیسلام و قورئان و پێغەمبەر بیستوم و فێرکراوم، لێرە پێچەوانەکەیم بینی و ڕاستیەکە لێرەیە نەک لە وڵاتەکەی خۆم. هەست دەکەم خوای گەورە منی زۆر خۆشویستووە کە هیدایەتی داوم و مسلمان بووم. If when I will go to the pilgrimage home in Mecca, that will be my greatest joy. Thank you. This must be. Thank you. الحمد لله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد الله أكبر. الحمد لله بخوم خەڵکی گوندی هەموویان دڵخۆشیان دەربڕیە بەرامبەر ئەو ئافرەتەی، هەموویان دڵخۆشیان دڵخۆشتن و دڵخۆشیان دەربڕیە. بەڕاستی هەر کەسێک کە باسمانەیە کردیا گوتیان ئەو ئافرەتە مسلمان بووە، ئەلحەمدولله هەموو خەڵکی گوندی دڵیان بۆی خۆش بووە، حتا وەکو خەڵکی گوندیش هاوکاریشان بۆ ئەو کردی لەبەر ئەو خۆشەی. و هەروە بەڕاستی داواکارم لەوانەی کە ئەو جۆرە ئافرەتانەی کە وەکو خزمەتکار لە ماڵیاندا هەیە، وەکو ئامۆژگارێکی برایانە هەوڵدن ئەخلاق و خڕۆشیان جوان بێ لەگەڵ ئافرەتانە، وەکو کسی ماڵ تەماشایان بکەن. بەڕاستی لەبەر ئەفرەتە کە باسەکە ئەڵێ کە مسلمان بوویمە کە لەوە عایلە الحەمدولله ئەڵێ هەڵس و کەوتی زۆر جوانم لێ دیتن، جیاوازی زۆر هەبوو لەگەڵ منطقەی ئێمە. جا بەڕاستی زۆر گرنگە، زۆر مهمە ئەوانەی ئەو خزمەتکاران هەیە ئەخلاقیان جوان بێ، خۆشیان جوان بێ و بۆکو ئەوەی خۆیان لە ماڵی خۆیان تەماشایان بکەن و هەوڵدەن باسی ئیسلامەتیشان لە بکەن. زۆر گرنگە هەر لەفزەکی جوان ئیسلام ئەگەر ئەتۆ ئەخلاقت جوان بوو بەرامبەرەوەن ئەو ئیسلامەکەت شتێ قبوولەکە. تەماشای وڵاتە مالیزیا و ئەندەنوسیا بکە لە سەردەمی خۆی ئایا چ هەم خۆشی ئەخلاق جوانەکان تازیرەکان بووینە کە ئەخلاقیان جوان بوونە چین ئەو وڵاتەی خوای گەورە هیدایەتی داینە. ئەخلاق جوانی زۆر گرنگە، زۆر مهمە. جا بەڕاستی ئەمە مسلمان دەبی ئەخلاقمان جوان بەرامبەر ئەو کریکارانە ئەوانە دەستکورتن فەقیرن معنای بێدەسەڵاتیشن کە تۆ هاوکارێکیانەکەی ئەوانش دڵیان خۆشەبی کە پێغەمبەریش فەرمووی صلی الله علیه و سلم تەهاد و تەحاب هەدیە ببەخشە مەحەبەت و خۆشەویستی زیادە بی و خۆشەویستی کەوتە ناو دڵیان. یعنی بە منداڵ و بە هەمووی هاوکار بوون هەموون پێیان ئەگۆ ئیو هەیە و ئەو هەیە و خوای ڕەحم کرد خدا هیدایەتی دا ئیسلام بوو. زۆر زۆر پێدرخۆشین بە هەم عایلم پێدرخۆشن ئینە دەرەوەشم هەموو پێدرخۆشن وەڵڵاهی چونکە ئەو ئیسلام بووە. ئەو قورئانش هەندێک لێ بە هەدیەهی نابوو. ئەرێ وەڵڵا هەموو هاتینە سەردانیان کردە و بەرکو هاوکاریان بڕە کردە و بە زۆری بە زۆری دەگەریان برێن دەگەریان معاولەیان دەگە بکەن و ئەمە هەموو نەوەیان دەگەرە کردو یعنی هەتا ئینە حزبیانیش دەگەرە بوو ئەو هەبکە و ئەو هەبکە و هەتا خوا ڕەحمی کرد خدا هیدایەتی دا لە ڕەحمی ئەو خوای بەزیادی بێ خدا هیدایەتی دا. برادەرەکەم هەبوو پێم وەوێت و ناوم لێ نەحەیشە لە هەنجی هەر هاتەکردم بۆ عەیش ئێستا لە ڕەحمی خوای بەزیادی بۆ عەیش و بۆ عەیشە گوت خوا هیدایەتی دا و خوا ئەغڕ و باداشتی هەمان داتەوە خوا خدا ڕەحمێن پێ بکە خوا ئەمەش بەشداربی لەو خێرەی چونکە لە ناو عایلێمە ئیسلام بوو. ئەویش تاسیراتی هەیە. جا بەڕاستی مەڵێ ئەمن چنیمە نا ڕێز و تەقیرێکی زۆران هەبی لەیەدی مان ئەو ئیسلام ڕاستەی کە باس کراوە جێبەجێ بکەن